هۆنراوەی 18 ساڵ تەمەن. 18 ساڵ خوێندم بۆ خوێنەواری، ئێستاش دیار نییە هیچ ئاسەواری. 18 ساڵ تەمەن بێ هیچ وەستانێ، بە بێبەرگیمان هەموو زستانێ. ئەمان گرتە بەر ڕێی قوتابخانە، لای ئێمە وابوو داهاتوو جوانە. هەر پێیان وتین چاکە بێ ڕۆژگار، خەڵک زۆرە گرێ قەدری خوێنەوار. کەچی سەیرەکەم ئابەم ڕۆژگارە، چی سەرکردەیە نەخوێنەوارە. هەر نەخوێنەوار قەدری گرانە، خاوەن پێگەی و خاوەن سامانە. منی زۆر ماندووی ڕێی خوێنەواری، نەکبەتی دنیا بەسەرما باری. بووم بە هونەرمەند، بووم بە شانۆکار، نمایشم کرد لە زۆر لادێ و شار. لە دوای 9 ساڵی ژیانی هونەر، دا چاڵەکیم و لێی هاتمە خەبەر. تێگەیشتم من لە نێو وڵاتم، هونەرمەندێکی زۆر بێخەڵاتم. ئەوانەی کەوا لە شەڕ هەڵاتن، هەر ئەوان خاوەن پارە و خەڵاتن. منی نەناسراو هەر نەناسراوم، تا هونەرمەند بم هەر بەشخوراوم. خۆزگەیەک پیتێ فێر نەبوومایە، ئەو دارەی دارام هەر نەدیتایە. تا بەردەوام بێ دارەکەی دارە، تەنیا خوێنەوار ئەکرێ بەدارە. تەنیا خوێنەوار ئەکرێ بەدارە.